فەرمی جوگرافیایەکی تەڵخ و دوورنێتر بۆ باسکردن لە ژیانی کۆمەڵێک لە ساڵ 1970 خاوەنی یەکەم و گەورەترین مۆزەخانەی تایبەتەکانی من یان تایبەتتر لە ئەو دوو ئەلبومی کە پێشتر من ئەمڕۆکە هاتوومەتە شاری هەڵەبجە بۆ ئەوەی لە بۆنەیەکدا ئەو دوو ئەلبومەی کە کارم لەسەر کردو بە چاپم گەیاندووە نمایشیان بکەم و هەروەها ئیمزایان بۆ بکەم. دوو ئەلبومن یەکێکیان بە ناوی نیگارەکانی شامارەن کە تابلۆکانی خۆمە لە ماوەی ئەو 10 ساڵەی ئەزمموی خۆم چێشاومە. ئەلبومی دووەمیان بە ناوی ئێمە کاکەین کە تایبەتە بە پۆرترێت یان فۆتۆی کاکەیەکان. هەردوو ئەلبومەکە بە بەرزترین زۆری کوالەتی چاپم کردووە لە وڵاتی چین و هیوادارم ئەوڕۆ خەڵکێکی زۆر لە هونەردۆستان لە هاوڕێیانی کاکەی ئامادە بن لە ناو هۆڵەکە. خۆی ئەم کارێکی زۆر وردی کۆمەڵناسیە و کارەکە ئەگەر لە ئێستاکەدا خەڵکێک لە گرنگی کارەکە تێنەگا پاش چەندین ساڵ 20 ساڵ 50 ساڵی تر ئەو کارە خەڵک لاپەڕەکانی دانە بەدانە بە دوایە ئەگەڕێ بۆ وردبوونەوە لە شێوەی پێکاتەی ئەو پۆرترێتانە ئەو دەموچاوانە لە جلوبەرێک لە هەست لە وەستان لە شێوەی دەموچاو و زۆر واڵەتی تر چونکە بەڕاستی سا زۆر لەوانە هەندێکیان هەر لە ژیانان نەماون و تەنانەت ئەتوانم بڵێم ئەوە نابێ هەر بۆ پێناسەیەک بۆ کاکێکیان بەڵکو ئەبێتە پێناسەیەک بۆ سیما و ڕەفتار و پێکاتەی خەڵکی کورد بەگشتی. خۆی بە پلەی یەک ئەوان کەمتر خۆیان کاریان لەسەر خۆیان کردووە، خۆیان کاریان لەسەر خۆیان نەکردووە و کەمتر ئەوان باسی خۆیان کردووە. ئەمە بەشێکە لەوەی کە خەڵکێک تاکو و ئێستاکە هەندێک سیما تێکەڵەکە. ئەو کتێبە دیاریکردنی یان ناساندنە یان قسەکردنە بە زمانی جەستە. زمانی جەستە تەنها لە پۆرترێتە و ئەو کارە دەبێتە جۆرێک لەوەی کە خەڵک بە ئاسانی ئەو دەموچاوە ڕەسەنە یان ئەو دەموچاوە سیما ڕەسەنە ئەسڵە کوردیەکان بناسێتەوە. ئەگە خەڵکێکی زۆر کورد و دەموچاوێکی زۆر ڕەسەنی بینی بڵێ تۆ لە کاکەی دەچی و ئەو کارە ئەگەر 10 ساڵ پێش ئێستایان 20 ساڵ پێش ئێستا من بکردبووە بەڕاستی دەوڵەمەندتر دەبوو لەوەی ئێستاکە لەبەرەوەی چونکە ئەو دەموچاوانە وردە وردە لە ناوە چ نامینن و نەوەکانیان سیمایان گۆڕاوە ئەو سیما هەڵناگرن چ لە جلوبەرگەکانە چ لە شێوەی سمێڵ و ئەو تایبەتمەندیە کە لە کاکەیەکان وردە وردە لە ناوە چ لە ناو مامەعەلی دروست بووە زۆر سەرنجی ڕاکێشا وردە وردە من هەندێک ئیشم لەسەر ئەوە کرد.